دوای نزیکەی یەک دەیە لە ئاڵۆزی و ناکۆکی دەرەنجام سعودیە و ئێران بە نێوەندگیری چین ئامادە بوون کە پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە. ئەمەش کاریگەری زۆری لەسەر کێشەکانی ناوچەکە و هاوکێشە سیاسیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش دەبێت. بە تایبەتی میوانێکمان لەگەڵ دەبێت لە ڤێرجینیاوە لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەین. دکتۆر ناسر بابەخانی مامۆستا لە زانکۆی نۆڤا لە ئەمریکا. دکتۆر ناسر، ئەم کاتت باش. دەگوترێت کە قبولکردنی ڕۆڵی چین وەکو نێوبژیوان لە نێوان ئێران و سعودیە یەکێک لە گەورەترین هەنگاوە سیاسیەکانی محەممەد بن سلمان بووە کە لە کورتمەودادا کاریگەری جیۆسیاسی وەروەها گرنگی لە ناوچەکە دەبێت. پێتان وایە پاڵنەر و هۆکارەکانی ئەم هەنگاوانە چی بوون؟ ئەو کاتتان باش. لە ڕاستیدا بۆ لێکدانەوە و شرۆڤەی هەموو ڕێکەوتنێک پێویستە لایەنەکان لەسەر ئەوەی قسە بکەن کە بزانن چه دەستکەوتێکیان لەو ڕێکەوتنەیدا هەبووە. ئەو ڕێکەوتنەی کە لە سێر کوچکەیەکی وەک چین و ئێران و عەرەبستان پێکهاتووە، باوەڕی من لەو نێوەدا براوەی سەرەکی وڵاتی چینەوە پلەی یەکەم و دواتر عەرەبستان و دۆڕاوی سەرەکی لەم ڕێکەوتنەدا ئێران. وەک لە پرسیارەکەیدا بۆ خۆت ئاماژەت کرد فەرموو هۆکارەکان و پاڵنەرەکانی سازانی ئەم ڕێکەوتنامەی بەتایبەتی بۆ عەرەبستان دەگەڕێتەوە سەر مەسئلەیەک کە ویش هەوڵەکانی عەرەبستان بۆ داهاتووی ئەم وڵاتە بەتایبەتی لە هەمان کاتی وەشمان لەبیر نەچێت. ئەم داوای لەدەدوم دەرجی خۆم یەکێکیان ئەوەیە کە عەرەبستان بەحاڵ بە حوکمی ئەوەی کە لە گرنگترین وڵاتانی فرۆشیاری نەوتە ئەو شوێنەی کە بەنێی دادەی ئەو هەورشمی دەریایی نێوزەتکراوە دەیهەوێت بە هەر شێوەیەک بێ ئەمن و ئاسایشی ئەم ڕێگەیە بۆ هەناردەکردنی نەوت بپارێزێت و هەمان کاتیشدا دەیهەوێت ئێران پێمل بەوەی بکا کە دەست لە وڵاتانەی کە شوێنی جوگرافیایەکان بڵێن بە کیلالی شیعی نێوزەتکراوە لەوێ پێی ئێرانی ببڕێتەوە. و لە هەمان کاتیشدا تۆ ئێستا دەزانی کە عەرەبستان یەکێک لە هەرە خەونە گەورەکانی ئەو شارە خۆشمەندانە کە بە پرۆژەی نێئۆم ناسراندراوە و بەدەستپێکەکەی بە 500 میلیارد دلار مەزەندە دەکرێت دەستپێکی ئەم پرۆژەیە کەوا بوو عەرەبستان بۆ ئەوەی کە ئەم خەونانەی بێتەدی پێویستی بە ئەمن و ئاسایشە و باوەڕی من بەم شێوەیەوە گەرانتیکی کە چین داوێتی توانیوەتی لەم نێوەدا یەکێک لە براوەکان بێت. گەگە ناسر نەها و ساژی تێنەرخاندن و ئەڤ ڕێکەفتنە دەمەکەیدا دەبەک و ئیران هەم دووارەی ناوخۆیی هەمژی دووارەی ناونێتەوەییدا دووارەی ئابۆریدا ڕاستی چەندین ئاڵۆزیان هاتیە دەڕەوشەکی لاوازدەیە. گەلو ئەڤ یەک ڕێکەفتنێدا دیار دەبەک و ڕێکەفتنەکە گۆدە سوودا عەرەبستانە سعودیدەیە چاوا دەنرخینێ دێ ڕێکەفتنە؟ ئەوەی ڕاستی بێ ڕێک وایە پرسیارێکی باش بوو بە حکمی ئەوەی کە ئێستا هۆکاری ئەوەی کە ئێران پێمل بوو کە لەو ڕێکەوتنامەیدا لەگەڵ عەرەبستانی سعودی ڕێک بکەوێ و سەیرەکە لەوەیدا وەک شتێکی تەنزە گەر باسی لە پێ وەک شتێکی سەیر و سەمەرە هەر ئەو هەیئەتی دانوستانکاری عەرەبستانی سعودیە کە چۆتە مەشەد لە مەشەد شەقامێکیان بەنێوی ئەو شێخەی کە لەوێ شێخە شیعەکەی کە عەرەبستانی سعودی ئێدامی کرد و 7 ساڵ لەوە پێشوە ئاڵۆزەکان لەوێ دەستی پێکرد ئەو شەقامەی کە بەنێوی ئەو کرابوو تا بڵێ ئەو شەقامیان هێنایە خوارە. مەبەستم ئەوەیە کە وەرد بۆ خۆت پرسیارەکەیدا ئاماژت پێکرد دۆخی ئێران لە نێوخۆدا لەباری سیاسی لەباری ئابووریەوە بەرەو داڕمان و تێکتەپین دەڕوا هەروەها لە ناوچەدا ئەو کێشانەیە کە لەگەڵ وڵاتانی دراوسەیەتی بە تایبەتی هەر ئەو ڕۆژانە لەگەڵ ئازەربایجان و هەروەها کێشە نێمەتۆکەی پەروەندە دۆسیەی ئەتۆمیەکەی ئەوانە بوون بە هۆکارێک کە ئێران بەڕاستی تەریک بکەوێتەوە و ئێستاشی لەگەڵدابێ ئەم شۆڕشەی گەلانی ئێران وەک سکڵی بنخۆڵەمێژ وەک ژیلەمۆی بنخۆڵەمێژ وایە بۆیە ئێران پەلەپەلێتی لە ماوەی ئەو 10 ساڵەیدا کە پەیوەندەکانی نێوان بە تایبەتی لە 7 ساڵی ڕابردووە عەرەبستان زۆر سارد و سەر بووە بەڵام پەلەپەلێتی کە بتوانێت بەو شێوە خۆی لەو تەریکبوونەوەی وە خۆی لەو گرفتانێکی بووی ساز بووە خلاص بکە. بەڵام بە باوەڕی خۆم ئەگەر دەتوانمەوە بڵام کە زۆر زەحمەتە ئێران لەو دوو خەقتا. باشە دکتۆر ناسر باس لەوە دەکرێت کە سعودیە بەم جۆڵە سیاسیەیە توانی کە هەم مەترسیەکانی ئێران بۆ ماوەیەکی کەم بکاتەوە لە ناوچەکەەوەی بە دروستکردنی حوسیەکان و هەروە پاڵپشتی لەلایەنەکانی دیکە دژ بە عەرەبستان هەیبوو. لەلایەکی دیکەشەوە عەرەبستان توانی بە هێنانە نێوکایی چین هاوسەنگیەک لە نێوان چین و ئەمریکا لە ناوچەکە دروست بکات. ئەمریکا چه ڕۆڵێکی هەیە؟ چۆن سعودیە توانی ئەو کارتە لە دەست ئەمریکا دەربهێنێ؟
ئەوەی ڕاستی بە ئەم پێم وایە پەیوەندیەکانی نێو ئەمریکا و با بڵێن چین و هەروەها چین لەگەڵ عەرەبستان دەبێت لە دوو گۆشەنیگای جیاوازەوە سەیر بکرێت بە حکمی ئەوەی کە وەک دەزانن چین ئەوەی کە بۆی ڕەچاو دەکەوە ئەرزم باسم لێوەکە گەورەترین نەوتی عەرەبستان دەکرێت لە تا دەسامبری 2022 زیاتر لە 57 میلیارد دلار نەوتی لە چین کرد لە عەرەبستان کردیوە کەوا بوو عەرەبستان گەورەترین فرۆشیاری نەوتە و چینیش گەورەترین کڕیاری نەوت یعنی لە گۆشەنیگای ئابووریەوە بەڵام بۆ گۆشەنیگای ئابووریە چین پێویستی بە ئەمن و ئاسایشی ئەم مەسیرەیە کە وەک عەرزم کردی بە جادەی هەوریشمی دەریایی نێوزەت کراوە و لە هەمان کاتیشدا چین ئەوەشی ڕەچاو کردووە بە حکمی ئەوەی کە هەندێک سارد و سڕی لە نێو دموکراتەکاندا بە تایبەتی ئیدارەی بایدن و بێن سەلمان هاتوۆتە گۆڕێ دەیهوێت تەکوزێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی وڵاتانی کەندا و سازکراوە ئەوە جێگایکی زۆر خاڵێکی جێگای سرنجە کە لە کۆبوونەوەی داهاتی وڵاتانی عەرەبی قەرارە چینیش لەوێ کۆبێتەوە بۆیە لە هەمان کاتیشدا چین ئەوە باشی دەزانێت کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە حکمی ئەوەی کە جۆرێک لە دیکتاتۆریەت لە وڵاتەکەیاندایە تێزێکی هێناوەتە گۆڕێ بۆ ئەم وڵاتانە کە پێی دەکوترێت گەشەسەندنی ئابووری نادیموکراتیک واتە ئەم وڵاتانە گەشەسەندنێکی ئابووری زۆریان بەخۆ دیبینیوە بەڵام بە شێوەیەکی دموکراتیک نییە ئەم کێشەیە بۆ ئەمریکا هەیە یعنی ئەمریکا بەڕواڵەتیش بێ هەندێک پرسی مافی مرۆڤ و ئەم جۆرەشتانە وەک پەروەندەی خاشۆقچی کە بۆ عەرەبستانی هێنا بۆ گۆڕێ بۆیە ڕەنگە وڵاتانی عەرەبی لەم کێشەدا بتوانن بۆ ئەوەی کە هەروەها بە ئەمریکا بڵێن لە نەبوونی ئەودا ئەوان لێو نزیک دەنەوە بەڵام کورتی دەبڕمەوە بە باوەڕی من یەک ئەمریکا پەیوەندێکی ئەمنی ئیستراتێژیکی زۆر بربەرینی دەگەڵ عەرەبستان و بەتایبەتی و بەگشتی وڵاتانی کەنداوی خەلیجە و لە هەمان کاتیشدا توانایی چین بۆ پاراستنی ئەم وڵاتانە سنووردارە کێکێ ناسر باندۆرا vê rêkeftinê duwarê navçeyî de gelo kargeriyekî pozîtîv dibe di navçeyê de taybetî jî gerem Iraq û Herêma Kurdistanê bigirin dest بە حکمی پچڕانی دەنگەکە بە باشی پرسیارەکەم وەرنەگر بەڵام ئەگەر پرسەکە لەسەر کە باندۆری ئەم ڕێکەوتنامێت شوێندانێرێکی لەسەر ناوچەکە دەبێت بە باوەڕی من وەک عەرزم کردن لە هەمووی ئەوانەدا لەم پەیوەندیەدا تەنیا وڵاتێکی کە دەکرێت بڵێن دۆڕاوی سەرەکیە کۆماری ئیسلامیە چون کۆماری ئیسلامی دەبێت ئەم بەڵێنەی داوە بە وڵاتی چین کە لە دەستێوەردان لە کاروباری وڵاتانی با بڵێن وەک یەمەن وەک لوبنان تا ڕادەیەکی زۆر بکشێنێتەوە بۆیە ئەمن پێم وایە ئەمە ئەم ڕێکەوتنەی کۆماری ئیسلامی لەگەڵ عەرەبستان بەر لەوەی کە ڕێکەوتنێکی ئیستراتێژیک بێ ڕێکەوتنێکی تاکتیکیە چون کۆماری ئیسلامی ئەگەر ئاهێکی بێتەوە بەرەخۆ چون لە حەقیقەتدا قوڵایی ئیستراتێژیکی خۆی لە نێو وڵاتانی دیکەدا دەبینێتەوە بۆیە ئەمن پێم وایە کارتێکەرێکی ئەو تۆی لە نێو وڵاتانی دیکەدا نابینە بەڵام کۆماری ئیسلامی هەر ئەوە جێگای خاڵێکی جێگای سرنجێگە باقی دەکەن و گرتەوی دوێ کە بڵاو بۆتەوە کە ئەمیر عەبدوڵڵاهیان کاتێک دەچێتە لەگەڵ لاڤرۆف پێکەوە چاوپێکەوتیان هەبێ دەبێت بە شێوەیەکی زۆر لە ئاستێکی سەرەوە و نزم سەیری نوێنەری با بڵێن وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی دەکە ئەمە معنای ئەوەیە کە کۆماری ئیسلامی بۆ ئەوەی کە لەم دۆخە قوتار بێ دەست بۆ هەموو شتێکی لە عەرەب دەڵێ الغەریق بكل حشيش بۆیە ئەم پێم وایە کارتێکەرێکی ئەو تۆی لەسەر وڵاتانی ناوچە نابێ ئەم ڕێکەوتنە بەێ سپاسیاتت کەن دکتۆر ناسر بەباخانی ji Virginia li gel me. زۆر سپاس.